دیارە ئەفرین ماوەی چەند ساڵێکە لەلایەن دەوڵەتی تورکیەوە داگیر کراوە. دەوڵەتی تورکەمە یەکەم جاری نییە کە ژنان و کچان گەنجی وڵاتی ئێمە و لە هەر چوار پارچەی کوردستان دوژمنانم یەکەم جاریان نییە کە دەست درێژی دەکەنە سەر کچەکانمان و ئەشکنجیان دەدەن دوای دەست درێژی شەهیدیانەکەن. بەداخەوە لەم ماوەیە بینیمان لە کەناڵەکان و لە میدیاکانەوە لە ڕاگەیان جیانەکانش بینیمان کە ژنانی ئەفرین ئەو کچانە ماڵ بە ماڵ دەوڵەتی ڕێگزپەرستی تورک ئەگەڕێت ماڵ بە ماڵ کچەکان لە ماڵدیان دەریان هێنێ و یان ڕفێنێ و دوای دەستدرێژیکردن شەهیدیانەکە. ئێمە ئەم کارە شەرمەزار و مەحکومەکەین لەلایەن دەوڵەتی تورکەوە و بەداخەوە دەسەڵاتدارانی باشووریش لێرە هیچ هەڵوێستێکیان نەبووە وەکو کوردێک وەکو لایەنی ئیسلامیەکانی ئەو نەلایەنی ئیسلامی نەلایەنی عیلمانی هیچ هەڵوێستێکی نەبوو بەرامبەر بەم ڕفاندنی ژنانە. دیارە ئەمانە هەمووی بەرنامەدا ڕێژرا و پلانە لەسەر دەوڵەتی کورد بەڕێوە دەچێت. ئەو ژنانش کە ئەمڕۆ ئەڕفێنرێن تەنها بۆ ئەوە نیە کە شەرەف و کەرامەتی کورد بچێت بۆ ئەوەیە کە لە ناو ئەفرینە شکست بۆ هەموو بەرخودان و چالاکیانە بێنن کە ئەم ڕۆژنان لە باکوور و ڕۆژاوای کوردستانی کات بۆ ئەوەیە کە ترسێ بخاتە ناو دڵی ژنانەوە. بەڵام ئێمە لێرەوە بە دەوڵەتی تورک بە دوژمنەکانمان دەڵێن ئێوە پارچەیە لە جەستەی ئێمە بەلاتانەوە گرنگکە و دەستدرێژی دەکەنە سەری. ئێمە ڕۆژێک دەبێت بە قورسترین باجی ئەوە ئەدەنەوە. لێرەوە بە هەموو داگیرکەران دەڵێن بە خۆفرۆشان ئەڵێن شەرمەزار بن کە هیچ هەڵوێستێکتان نییە لە ئاستی ئەو زوڵمە کە بەرامبەر بە خەڵکی ئەفرین دەکرێت. بەداخەوە ئەمە شتێکی شاراوە نیە، ئەمە بەبەرچاو هەموو وڵاتانەوەیە و وڵاتە زلهێزەکان وەکو ئەمریکا، رووسیا هەمووی ئاگداری ئەم دەست درێژەیە کە تورکیا ئەمڕۆی کاتە سەر ڕۆژاوای کوردستان باکووری کوردستان باشووری کوردستانیش گوڵپی سەوزیان بۆ دەوڵەتی تورکیا هەڵ کردووە. ئەمە بەدوای مەسلحەت و ژیان و ڕەفاهەتی خۆیانن دەوڵەتە زلهێزەکان. پێویستە ئەگەر ئێمە نەک ئەفرین ئەگەر ئێمە بمانەوێ هەموو خاکی کوردستان هەر چوار پارچەی خاکی کوردستان ڕزگار بکەین پێویستە هەموو هێزە کوردیەکان بە گیانێکی ڕۆحی لێبوردەیەوە و ئەو ناکۆچانەی کە هەیە لە بینیانە هەمووی بخەنەوە لاوە هەمویان ببن بە یەک هەڵوێست یەک زمان یەک ئامانجمانە بێت. ئێمە گەلێکی زوڵم لێکراوین زوڵم لە هیچ کەسێک ناکەین بەداخەوە تا پەت بین و تا دووبەرێکی بین دوژمنان زیاتر زەپەرمان بۆ دێن و زیاتر داگیرمان دەکەن. داوا لە هەموو حیزبە کوردەکانی باشوور دەکەین لە هەموو باکوور و ڕۆژاو و ڕۆژهەڵات دەگرین یەک بگرین یەکگرتنمان شکاندنی دوژمنە. داوای مافی خاچی خۆمانەکەین کە بەردەوام ئەوان بردومانی خاکەکەمان دەکرێت بە بەردەوام بەرامبەر بە کچان و ژنان و بەرامبەر بەڕاستی بە خودی کورد پێشەلکاری ئەکا کەواتە ئێمەش ئەبێ ئەو کاتە وەکو ئەوان داوای مافەکانی خۆمان بکەین وەکو ئەوەی کە بەرامبەر بە زەینەب کراوە. ئەمە پێشەلکاریەکی ئینسانیە پێشەلکاریەکی بەڕاستی ئەبێ هەموو ژنان لێ بەدەنگ بێن هەموو ڕێکخراوەکان لێ بەدەنگ بێن و تەنانەت WHO هینی عالەمی لێ بەجوابێت کە ئەمە خاتونە ئەگەر تووشی کۆڕۆنا بووە بۆچی چارەسەری پێ نادەن بۆچی لە سجن هێشتویانەتەوە بۆی بارودۆخی بەرەو ناجێگیرتر بڕوات لەو سەریشەوە کاتێکی ترەڵێن ئەوان بوونەتە هۆکاری ئەوەی کە بشێوی ناو کۆمەلگا بشێوین ئەمە ڕاست نییە. پێویستە هەموو ژنان بەگشتی و ڕێکخراوانی کە ئیش لەسەر مافی ژنانەکەن و ڕێکخراوی مافی مرۆڤیش نەک هەر ژنان و هەموو ژنان و هەموو پیاوان بێنە دەرەوە داوای ئەو مافە بکەن و وا بکەن ئەمە بێتە ڕایەکی ڕای جیهانی ینی لە گشتیەوە دەرچی بێتە ڕای جیهانی کە بزان لەم بارودۆخەی ئەمڕۆکە هەموو دنیا شێواوە بەهۆی نەخۆشی کۆڕۆناوە بەهۆی ڤایرۆسی کۆڕۆناوە هەموو دەوڵەتان هەوڵی ئەوەن کە ئەو ڤایرۆسە لەناوبەرن کەچی تا ئێستاش دەوڵەتی تورکیای داگیرکەر خەریکی لەناوبردنی کوردە.